برنج خواردنە سەرەکیەکەی سەرسفرەی هەموو ماڵێکی کوردستان لە ماوەی هەفتەیەکدا نرخی بە ڕادەیەکی زۆر بەرز بۆتەوە. جاران بڵین بە $1000 بوو، زەربی 125 کە سعری گەڵای ئێستا ئەوەنەیە، زەربی 10 کیلۆ تقریباً 12,500 بۆ 13,000 بوو. سێ مانگ دەمەوە پێش. ئێستا 17,500 بۆ 18,000. چەندێک چۆتە سەریا چەندێک گران بووە؟ تقریباً ئەمە 18 ناقیسەن 13 تقریباً فەردەکە 5,000 چۆتە سەر بۆ 10 کیلۆیە. بەڵێ. نرخی هەر تۆنێک برنج $500,000 بەرز بۆتەوە بە بەراورد بە نرخی 2 هەفتە لەمەوبەر. بازرگانان ڕوونی دەکەنەوە هۆکاری بەرزبوونەوەی نرخەکەی پەیوەندی هەیە بە کەمبوونەوەی هاوردنی جۆرەکانی برنج لە وڵاتانی ئاسیاوە. ساڵانە خۆی هەر بەرز و نزمێگەکات هەموو سعری هەموو شتەکان. ئیتر خۆی سەرچاوەکەش یەگەڕێتەوە بڵین بۆ وڵاتە نەیکە لێوەیە. 4 مانگ لەمەوە پێش تەمەنێ سعرەکەی هەڵکشاوە بە بۆنە هەندستانەوە لەوێ گران بووە. زۆرترین ئەو برنجەی کە لە دەرەوە هاوردە دەکرێت لە وڵاتانی هێندستان و مالێزیاوەیە. ئێستا ئەو دوو وڵاتەش هەناردنی برنجیان کەم کردوێتەوە. بۆیە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر نرخی برنج لە بازاڕەکانی کوردستان هەبووە. بە گوێرەی ئامارێکی بەڕێوەبەرایەتی پلاندانان لە وەزارەتی کشتوکاڵ ساڵانە لە هەرێمی کوردستان 150,000 تۆن برنج دەخورێت بەهۆی ئەوەی زیاتر لە 6 مانگە لە بەشە خۆراکی مانگانەدا برنج دابەش نەکراوە. خواستێکی زۆر لەسەر ئەو برنجە هاوردانە هەیە. برنج بە دەرەجەیەک بۆ سەر زۆر فەرقی کردووە لە پڕش فەرقی کرد چونکم پێشتر برنج زۆر هەرزان بوو. وای لێ هاتوو هەموو تاکێک یا هەموو کەسێک ئەیتوانێت لە هەموو شتێک زیاتر برنج بەکاربێنی بیخوا بە تایبەتی ئێمە کە ئەم میلەتە بە برنجخۆر ناسراوین. لە ڕاستیە ئێستا کە گران بوو گرانبوونێک لە پڕ لە ماوەیەکی زۆر کەم و کورت تا تەسیری کردە سەر بازاڕ جوڵەی بازاڕی بەعام وەسان. بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی لە سلێمانی ئاماژەبەوە دەکات کە ئەو گرانبوونەی برنج تا سەرەتای مانگی دەی ئەمساڵ بەردەوام دەبێت چونکە وڵاتانی بەرهەمهێن لەو کاتەدا بەرهەمی ناوخۆ هەناردە دەکەن. بە وڵاتی بەرهەمهێنەوە هەیە لەبەرەوەی ئێستا زۆربەی وڵاتان ئەم جۆرە برنجانە ئەبنە وڵاتەکانی خۆیانەوە لە هیند و ڤێتنام و فلیپینەوە. ئێستاش وەرزی پێگەشتنی برنج نییە لە چەند مانگی داهاتوودا کاگاتەوە مانگی دە و مانگینەوە کە برنج پێگات ئەویش بە شوێکی بەرچاودا بەزن بەخۆ بینێتەوە. هەرچەندە لە کوردستان ڕووبەرێکی فراوان لە ناوچەی جیاواز هەیە کە زۆر لەبار و گونجاوە بۆ بەرهەمهێنانی برنج کەچی بە گوێرەی ئامارێکی ناڕەسمی لە هەرێمێکی وادا ساڵانە 5 تا 6,000 تۆن برنجی خۆماڵی بەرهەم دەهێنرێت. بە گوێرەی ئامارێکی چاودێری بازرگانی لە سلێمانی لە ناو سلێمانی مانگانە 5 بۆ 6,000 تۆن برنج هاوردە دەکرێت. ژاڵە محەممەد نارتی سلێمانی.